ئێمە قەزای چەمچەماڵێکێک لەو ناوچانەی کە بە ناوچەی گەرمیان هەژمارەکرێ بەداخۆ ئێمە بەهۆی ئەو گۆڕانی ئاوهەوا لە ماوەی ڕابردووە و پرۆسی بەناو ئەنفال و چۆڵبوونی گوندەکانەمانە کۆمەڵی هۆکاری خراپیان لەسەر ژینگەی ئەم سنوورە دروست کردووە بەپی کۆتا ئامار لە سنووری قەزای چەمچەماڵە کە من لەو باوەڕیان وەکو پێویستی ژنیە لە 12 ڕوبەری سەوزایی هەیە کە ئەمە خۆی لە خۆیان تۆزێجی گومانە لەبەرەوەی بە شێوەیەکی زانستی نەکراوە نزیکەی 36 باخچە تاوەکو چل باخچە و بلوار بوونی هەبووە بەڵام بەداخۆ ئێمە تەنها لە ماوەی بڵێ نۆی 12 کە ئەو کارە ساتە سروشتیە لە قەزای چەمچەماڵ ڕووی داوە نزیکەی 8 تاوەکو 10 باخچە زەرەرمەند بوونە کە لە 90 بەشێکیان کۆتایی پێهاتووە. ئەمە کاریگەری خراپی لەسەر ژینگەی ئەم سنوورە دروستەکە لەبەرەوەی ئێمە خۆمان وەکو گوتم پێشتر گرفتمان هەبووە هەندێک گەڕێکمان هەیە لە 2014 بە دواوە هیچ باخچەیەک و سەوزایەکی تیا بڵێن ئەنجام نەدراوە کە ئەمە خۆی لە خۆیان گرفت بووە ئێساش ئەمەی بەسەرهاتوە جارێکی تر گرفتەکە دووبارە بۆتەوە بۆیە ئەگەر چارەسەرێکی چۆنەڵێ خێرایی بۆ دروست نەکرێ لە داهاتووە لێکەوتی خراپی بۆ دروستە بێ و من دەمەوێت لێرەوە جارێکی تر داوا لە ئەو کەسانە بکەم کە نەمامگەی گەوریان هەیە لە هەرێمی کوردستانە من بە پێی ئامارەکانی شارەوانی نزیکەی زیاد لە 100 ملیۆن زەرەر بە باخچەکانی ئەم سنوورە گەیشتووە داواکارم هەر یەکە بە پێی توانە بۆ نمونە چیمەن سەوزایی جوانکاری نەمام بەشێکی هاوکار بن بۆ ئەوەی ئێمە جارێکتر بتوانین ئەو ناوچانە بنیاد بنێنەوە و لە خزمەت یا وڵاتیانە بەردەست بن.